پێویستە هەمومان تۆبە بکەین. ئەوانەمان خراپین واز لە خراپە بێنین، ئەوانەمان چاکین چاکتر بین، چونکە وەڵڵاهی ڕاستیەکەی خۆشەویستان هەمومان پێویستە بیزانین وەڵڵاهی دەمرین، هیچ مەجالێکی تێدا نییە. وەڵڵاهی لەسەر گۆڕەکانمان گیا سەوزە بێ، دڕک سەوزە بێ، وەڵڵاهی گۆڕەکانمان پڕ دەبێ لە پوش. دەی ئێستا هەر کەسێک لە ئێوە دوای نوێژی جومعە بڕۆن یا هەر کاتێکی تر بڕۆن بۆ سەر گۆڕی ئازیزەکان و خۆشەویستەکانتان، هەمووی گیا سەوز بووە لەسەری دڕک، لەسەر گۆڕەکەمان، گۆڕی کەسوکارەکەمان سەوز بووە، ئێمەش بە هەمان شێوە ئەو ڕۆژە دێتە پێشمان. بەخوا ئەو گیایە دوایی دەبێتە پوش، بەخوا پوشەکەش لەبان گۆڕەکەمانە و جاری وایە دەسووتێنرێت. ئەوە ژیانی دنیاە. ڕۆژێک دێت بە بێناز بە بێ کەس دەمانخەنە ناو گۆڕێکەوە، لەبان گۆڕەکەشمان هەموو شتێک هەیە. بەخوا هیچ پاک و خاوێنیەک لە دەوروبەری گۆڕەکەی ئێمەدا نییە. بەخوا ڕۆژی گیایە، ڕۆژی دڕکە، ڕۆژی پوشە، ڕۆژی تەپوتۆزە، نایلۆن لەبان گۆڕەکەمان دەوەستەیە، کارتۆن لەبان گۆڕەکەمان دەوەستەیە. بەخوا هەموو شتێکی پیس لەبان گۆڕەکەمان دەبێ و ناشتوانین لای بەرین، وەکە سوکارەکەشمان نایە بە دەورمانە. لەوانەیە ماوەیەک هەتا ماوەیەک تۆزێک بێن بە دەورمانە، چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هیچ منظرێکم نەبینیوە، هیچ وێنەیەکم نەبینیوە لە گۆڕ ترسناکتر بێ. بەخوا بچینە سەر گۆڕی خۆشەویستەکانمان، ئەو واقعیەت دەبینین کە هەمووی ئێستا بەهار گیای بەسەریەوە سەوزە بێ، دوایی دەبێتە پوش و دڕکیش بەسەریەوەیە. کەواتە ئەوە ژیانەکەی ئێمەیە، ئەو کۆتایی ئەم ژیانەی ئێمەیە. ئەمڕۆ پێویستە خۆمان ئامادەکەین، چونکە ڕۆژێک دێت گژوگیا لەبان گۆڕەکەت سەوزە بێت، ئەو کاتە کەسوکاریشی لەبیرت دەکەن.